بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشند و مهربان والنازعات غرقا والناشطات نشطا والسابحات سبحا فالسابقات سبقا فالمدبرات أمرا سوين بو فرشتاني كجياني خلچي دچێشن یا بۆ ئەستێرانەی کە لە قوڵایی ئاسماندا دەدرەوشێنەوە و دەسوڕێنەوە سوێن بەو فریشتانەی کە گیانی ئیمانداران دەچێشن بە چالاکی و بێوچان دەسوڕێنەوە کەس فەرامۆژ ناکەن سوێن بەو فریشتانەی کە بە گورجی فەرمانی خوددا جێبەجێ دەکەن یا بەو ئەستێرانەی کە لە بۆشاییدا مەرە دەکەن و دەسوڕێنەوە هەروەها سوێن بەو فریشتانەی کە ڕۆحی ئیمانداران بەپەلە بە بەهەشت شاد دەکەن و ڕۆحی کافرانیش بە دۆزەخ دەگەێنن هەروەها پێشبڕچێ دەکەن و گورج و گۆڵ و ئامادەن بۆ ئەنجامدانی هەر کارێک پێیان دەسپێردرێت سوێن بەو فریشتانەی کە بەویستی خوددا کار و فەرمان جێبەجێ دەکەن بەڕێک و پێچی يوم ترجف الراجفة تتبعها الرادفة سوێن بەوانە هەمووی لە ڕۆژێکدا فوو دەکرێت بە سووردا دەست بەجێ زەوی بەتوندی تەکان دەدات و دەکەوێتە لەرزە و ژێرە و ژوور دەبێت دوایی دووبارە فووی پیادا دەکرێتەوە مردووان زیندوو دەکرێنەوە و جیهانی هەمیشەیی بەرپا دەبێت قلوب يومئذ واجفة أبصارها خاشعة لەو ڕۆژەدا دڵانێک بە خێرایی لێدەدەن زۆر دەترسن و زۆر پەرێشانن خاوەنی ئەو دڵانە لە ڕیسوایی و خەجاڵەتی و شەرمەزاریدا چاویان شۆڕە و ڕوویان نایەت سەر هەڵببڕن يقولون أئنا لمردودون في الحافرة أئذا كنا عظاما نخرة قالوا تلك إذا كرة خاسرة ئەمانە کاتی خۆی دەیانوت باشە ئێمە لەم گۆڕانە دەردەین و زیندوو دەکرێینەوە کاتێک بووینە ئێسکی ڕزی و پروتوکاو بەگاڵتە پێکردن و بێبڕواییەوە دەیانوت ئەگەر وا بێت گەڕانەوەیەکی زۆر زیان بەخشە فإنما هي زجرة واحدة فإذا هم بالساهرة با خوددانەناسان چاک بزانن بەڕاستی ئەو گەڕانەوەیە تەنها یەک تێخوڕینە جا دەست بەجێ هەر هەموو ئەو خەڵکە بێدار دەبنەوە و زیندوو دەبنەوە و لە گۆڕەپانی لێپرسینەوەدا ئامادە دەبن هل أتاك حديث موسى اینجا دێتە سەرباسی سەرگوزەشتەی حەزرەتی موسا و دڵخۆشی پێغەمبەر صلى الله عليه وسلم دەداتەوە و دەفەرموێت ئایا بەسەرهاتی موسات پێگەیشتووە إذ ناداه ربه بالوادي المقدس طوى اذهب إلى فرعون إنه طغى فقل هل لك إلى أن تزكى وأهديك إلى ربك فتخشى کاتێک پەروەردگاری لە دۆڵی توادا بانجی کرد و گفتوگۆی لەگەڵدا کرد و فەرمانی پێدا بچۆ بۆ لای فرعون چونکە بەڕاستی لە سنوور دەرچووە و ستەمی بێ ئەندازەیە پێی بڵێ باشە ئەوە ناکرێت دڵ و دەروون و کردار و ڕەفتارت پاک و جوان و پوختە بێت تا ڕێنمویت بکەم بۆ ناسینی پەروەردگارت تا ترسی سزای ئەو زاتت هەبێت و ستەم نەکەیت فأراه الآية الكبرى فكذب وعصى ثم أدبر يسعى فحشر فنادى فقال أنا ربكم الأعلى دیارە فرعون داوای بەڵگەی کردووە ئەویش معجزە گەورەکەی نیشان داوە کە دار عەساکەیە بەڵام بە درۆی زانی و یاخی بوو لەبەو دوا پشتی هەڵکرد و کەوتە هەوڵ و تێکۆشان بۆ بەرهەڵەستی موسا و دژایەتی ئیمان خەڵکی کۆکردەوە و بەدەنجی بەرزوتی من پەروەردگاری هەرە بەرز و بڵندی ئێوەم فأخذه الله نكال الآخرة والأولى ئەوسا خوددا دوو چاری سزای قیامەت و دنیای کرد إن في ذلك لعبرة لمن يخشى
بەڕاستی ئالە و بەسەر هاتەدا پند و ئامۆژگاری هەیە بۆ هەر کەسێک لە خوددا بترسێت. اینجا دێتە سەرباسی هەندێک لە دروستکراوانی کە بەڵگەن لەسەر دەسەڵات و گەورەی ئەو زاتە. أأنتم أشد خلقا أم السماء بناها باشە ئاخر زیندووکردنەوەی ئێوە سەختتر و گرانترە یا بەدیهێنانی ئەم ئاسمانە کە هەر خۆی بەرپای کردووە کە پڕ لە ئەستێرە و هەسارەی گەورەی هەمەجۆر. رفع سمكها فسواها وأغطش ليلها وأخرج ضحاها بەبەرزیەوە ڕای گرتووە و بەو پەڕی ڕێک و پێچی بەدیهێناوە بەلا سەرتانەوە. شەوگارەکەی تاریک کردووە کاتی چێشتەنگاویش ڕووناک خۆری دەرخستووە. والأرض بعد ذلك دحاها أخرج منها ماءها ومرعاها والجبال أرساها دواتر زەویشی بە شێوەیەکی هێلکەیی بەدیهێناوە ئاوی لێ دەرهێناوە و لە وەرگای بۆ ماڵات فەرەهەم هێناوە کێوەکانیشی بە تۆکمەیی دامەزراندووە. متاعا لكم ولأنعامكم هەموو ئەمانەمان دروست کردووە تا ببێتە هۆی ئەوەی کە خۆتان و ماڵاتەکانیشتان سوودی لێوەربگرن. فإذا جاءت الطامة الكبرى يوم يتذكر الإنسان ما سعى وبرزت الجحيم لمن يرى جاکاتێک بەڵا گەورەکە پێش هات کە تەنگانە سام ناکەکە ڕوویدا مەبەست ڕۆژی قیامەتە. ئەو ڕۆژە ئادەمیزاد دێتەوە یادی کە چی کردووە و چی ئەنجام داوە. دۆزەخ نیشان دەدرێت و دەردەخرێت بۆ هەر کەسێک کە بیبینێت. فأما من طغى وآثر الحياة الدنيا فإن الجحيم هي المأوى. جا ئەوەی خوددا نەناس و یاخی و لە سنوور دەرچوو بێت ژیانی دنیای زیاتر لە قیامەت مەبەست بوو بێت ئەوە بێگومان ئەو دۆزەخە جێگەی مانەوە و حەوانەوەیەتی. وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى. بەڵام ئەوەی لە پایە و شکۆی پەروەردگاری ترسا بێت و حسابی بۆ کرد بێت و جڵەوی نەفسی گرت بێتەوە لە هەموو هەوا و هەوەس و ئارەزویەکی نادروست بێگومان هەر بەهەشت جێگەی مانەوە و حەوانەوە و گوزەرانیەتی. يسألونك عن الساعة أيان مرساها پرسیارت لێ دەکەن ئەی پێغەمبەر دەربارەی قیامەت کە کەی و چ کاتێک بەرپا دەبێت. فيما أنت من ذكراها إلى ربك منتهاها. جا تۆ لەکوێ دەزانیت کەی بەرپا دەبێت تۆ لەکوێ و ئەو باسە لەکوێ. بێگومان کۆتایی دنیا و بەرپابوونی قیامەت هەر پەروەردگارت دەیزانێت. إنما أنت منذر من يخشاها. بێگومان ئەرچی تۆ تەنها بێدارکەرەوەی ئەو کەسانەیە کە لەو ساتە دەترسن. كأنهم يوم يرونها لم يلبثوا إلا عشية أو ضحاها. ئەو ڕۆژەی کە قیامەت بەرپا دەبێت بێباوەڕان وا دەزانن کە تەنها سەر لە ئێوارەیەک یا سەر لە بەیانیەک